سپاس بۆ هاتنتان بۆ ماندووبوونتان سپاسیەوەی بەڕێزەکەم لە ڕاستیە ئەوەی کێوەی بەڕێزم ڕۆبۆی هاتوون پرۆژەیەکە بۆ چارەسەرێکی واقعی عملی پراکتیکی بە دەر لە قسەکردن پێشەوەی خولاسە و کورتەیەم پرۆژەی عەرزیەوەی بەڕێز بکەم حەزەکەم هەندێک خاڵی گرنگ بخەمە بەرچاوی بەڕێزتان یەکەم ئەم پرۆژەیە بە هیچ شێوەیەک پێچەوانەی هیچ مادەیەکی دەستوری عێراق نییە زەربە و لێدانێک نییە لە هیچ کیانێکی دەستوری چه هەرێمیانی عێراق و هیوادارم لە دواترا کە وردەکاریەکەی بە نووسراوی فەرمی ئاراستەی هەردوو لایەنی پەیوەندیدار چه هەرێمی کوردستان و چه عێراق دەکەین لەویا بەوازحتر و ئێستش کە عەرزیەوەی بەڕێز دەکەین بە ڕوونتر بۆ ئێوەی بەڕێز ڕوون ئەبێتەوە ئەم پرۆژەیە پێویستی بە دەستکاریکردنی قەوانین نییە لە عێراقا پێویستی بەوەیە کە لە چوارچێوەی ڕێکەوتنێکی گشتگیرە بە مەرجی گەورەی بەغدا لە جێبەجێ بکرێ و پێم وایە ڕەنگە ئەو مەرجانە بۆ بەغدا لە قۆناغی داهاتووە ئاسانتر بێت ئەمە چۆنیەتی دۆزینەوەی چارەسەرە ئەو چارەسەرەی کە چەندین مانگە ئێمە کاتێک کە قساکەین ڕەخناگرین لە واقعەیەک لە دۆخێکە هەیە هەموو جارێک ئەو پرسیارەمان ڕوبەڕۆ بێتەوە ڕەنگە ئێوەی بەڕێزیش بینی بێتان و پرسیاریشتان کردبێ کە ئیتر چارەسەرەکە چییە ئەمانە ئەزانین ئێمە ئەمانویست هەموو خەڵک بگاتەوە قەناعەتەی کە فعلەن کێشەیەکە ئێستا خۆشبەختانە ڕێژەیەکی هەرە بەرچاو لە خەڵکی کوردستان گەیشتوتە ئەو قەناعەتەی کە مەسەلەی موچە پەیوەندی ڕاستەوخۆی بە ژیانی هەموو فەرمانبەران و هەموو دانیشتوانی هەرێمی کوردستانەوە هەیە چونکە ئەوەشی کە موچەخۆر نییە بازار و ژیانەکەی بەسراوەتەوە بە موچەی ئەو کەسانەی کە موچەخۆرن لە هەرێمی کوردستانە هیوادارم ئەم پرۆژەیە وا لە یەک نەدرێتەوە کە پرۆژەیەک بێ بۆ دابەشکاری من ئەمڕۆ ئەم پرۆژەیە ئەعلانەکەم لە دوای ئەمڕۆ من خاوەنی ئەم پرۆژەیە نیم هەر کەسێک پشتگیریەکە ئەوە خاوەنیەتی هەر کەسێک پشتیوانیەکە ئەوە خاوەنیەتی و هەر کەسێکیش پێی وایە کە دەستکاری پێویستە بکرێ قبوڵە و ئەکرێ دەستکاری بکرێ بە هەموو شێوازێک گرنگ ئامانجەکەیە ئەویش بریتیە لە گواستنەوەی بێترس بێشەرم بێ خۆدزینەوەی موچەی فەرمانبەرانی و موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بۆ سەر حکوومەتی فیدراڵی عێراق هیوادارم وا لە یەک نەدرێتەوە کە ئەمە ڕێگایەکە بۆ سنووردارکردنی دەوری هەرێم بەڕێزان حکوومەتی هەرێم وەفدی هەرێم هاتۆتە بەغدا لەگەڵ ئێمە کۆبوونەتەوە لیستی موچەخۆرانیان پێیە ئەڵێ فەرموو با بەغدا موچەکانی بدات ئێمەش ئێستا هاتوین ئەڵێین هەر ئەمە ئەڵێین بەس بە ڕێگایەکی تر بە پراکتیکی بە عەمەلی بە واقعی و بەڕاستی ئەم قسەیەکەین هیوادارم لە هیچ جۆرە تێگەیشتێکی جیاواز نەبێت جگە لە تێگەیشتنی خەمی خەڵک و سەبارەت بەوەی کە ئەم پرۆژەیەک بێ بۆ مزایەدە بە هیچ شێوەیەک ئەم قسێش یعنی جێی قبوڵ نابێت بەنسبەت ئەم پرۆژەیەوە ئێمە بەسمانە پرۆژەکە جێبەجێ بکرێ وەکو وتمان هەر کەسێک هەر بەڕێزێک پاڵپشتیەکە ئەوە پرۆژەی ئەو کەسەیە چ پەرلەمانتار بێ چ حکومڕان بێ چ لە هەرێم بێ چ لە بەغدا و هاوڵاتیش تەبعاً و ئەم پرۆژەیە بەتەنیا ناکرێ بەڕێزان زۆر گرنگە بۆ دەوڵەمەندکردنی بۆ پاڵپشتیکردنی ئەم پرۆژەیە هەموو کەسێک بە تایبەتی ئەو چینانەی کە لە هەموو بوارەکانە موچەخۆرن و ئەزانن گەیشتونتە قەناعەتی حەتمی کە لێرە کێشەی موچە چارەسەر ناکرێ بە لێبەڕین نەبێ بۆیە پێویستەکە بکرێتە سەر بەغدا بەڕێزان ئەم پرۆژەیە بە کورتی هەنگاوە سەرەتاییەکانی خۆی لە 7 هەنگاوە بینێتەوە بەڵام پێش ئەوە دوو پاڵنەری سەرەکیەکەوای کردووەم ئێمە پرۆژەیە ئامادە بکەین یەکەم پاڵنەریان ئەوەیە کە بە هیچ شێوازێک موچە پێدان لە کوردستانە موچی یعنی بە ڕێگایەکی قانونی نەبووە بەڵکو دەستکاری کراوە پاشەکەوتە بووە هەموو ئەمانش بەناحەق بووە دژی فەرمانبەران بۆ کابێ کۆتایی بێ کە ئەمە لە بەغدان نییە ئێوە زانن ئەم مانگە ویسیان بیبڕن هەموو دنیا بەسەر یەکە تێکچوو و لە ماوەی 24 ساعتا پەشیمان بوونەوە لە بڕیارەکەیان کە مشتێکی زۆر باشە و هەروەها هەندێک جارە و پارانەی کە هاتوون لە بەغداوە بۆ موچە تەرخان نەکراونەوە بزانام لەسەر ئەمەش زۆر وتمان باشترینیش ئەو کەمپەینێکە ئێوەی بەڕێز ئاگادارن کە کوا 400 ملیارێک ئەم پرۆژەیە لەسەر دوو ئاسپۆی بینیتەوە بەڕێزان معلومەیەکی ڕەنگە زۆر کەم یان کەم گەیشتوێتە خەڵک لە هەرێمی کوردستان دوو جۆر موچەخۆر هەیە موچەخۆرێکی ئێستا دەوامی ڕسمیەکە کە فەرمانبەرن
ئەمە چکە ئەم ڕقەمانە گرنگە ئێوەی بەڕێز بیزان ئەوەی کە ئێمە وەرمان کردو لە حکوومەتی هەرێم لە وەفدی تەفاوز هەرێم ژمارەیان 753,880 فەرمانبەر حەز ئەەکەم تەرکیزکەنە سەر فەرمانبەر بەڵام جگە لەمانە خانەنشین و چاودێری کۆمەڵایەتی و شەهید و زیندانیانی سیاسیشن کە ژمارەیان 502,970 کەسە. بەڕێزان ئێمە دوو مەرحەلەمانەیە مەرحەلەیەکیان گواستنەوەی فەرمانبەرەکانە قۆناغێکیان کە بریتیە لە ئەو 753,880 کەسە لە سەرەتا بگوازینەوە قۆناغی دوای ئەوە بریتیە لە گواستنەوەی موچەی خانەنشین و چاودێری کۆمەڵایەتی و شەهید و زیندانی سیاسی. طبعا چۆن ئێستا ڕوون یەکەینەوە ئەمیش بە 7 هەنگاوە بێ لە دوای ئەم دوو هاستە بە 7 هەنگاو ئەم کاراتری. هەنگاوی یەکەم حکوومەتی هەرێم لیستی بایۆمەتری بداتە حکوومەتی عێراقی فیدراڵ کە ژمارەیان ملیۆنێک و لیستی ئەوەی کە موچە وەرەگرێت 1,256,850 کەسە. ئەمە ژماری موچەخۆری هەرێمی کوردستانە بە هەردوو جۆرەکەی فەرمانبەر لەگەڵ خانەنشین و چاودێری و کۆمەڵایەتی و شەهید و زیندانی سیاسی واتە بەو دوو ئاستی کە بۆ ئێوەی بەڕێزمان نیشاندا. هەنگاوی دووەم دوای ئەوەی کە ئەم لیستە ئەدرێ بە بەغدا لە سەرەتادا بەغدا موچەی فەرمانبەران لە ئەستۆ بگرێ واتە بەغدا بە تەنها یەکەم جار لە قۆناغی یەکەما موچەی 753,880 کەس بدات. لە پاڵیدا هەرێم موچەی خاننشین و زیندانی سیاسی و چاودێری کۆمەڵایەتی و شەهیدان بدات کە ژمارەیان 502,000 کەس و 970 کەسە یعنی 502,970 کەسە. لە قۆناغی سێمدا لەلایەن بەغداوە هەر بڵین لە هەمان لەگەڵ ئەو ئیشەدا لەلایەن بەغداوە ئەژماری بانکی بۆ هەموو موچەخۆران بکرێتەوە نەک بە تەنها بۆ ئەوانەی کە بەغدا پارەیاندا بۆ 1,256,880 کەس ئەژماری بانکی بکرێتەوە حسابی بانکی لە ڕێی ئەمە پێویستی بە چییە بەڕێزان؟ پێویستی بە هاتنی بانکێکی حکومی عێراقیەیە کە ئێمە لە کوردستان نیمانە لەوانە بانکی ڕافیدە. من حەزەکەم بۆ یەکەم جار شتێک نیشانی ئێوەی بەڕێز بدەم کە ئێمە موافقەتی بانکی ڕافیدەیمان بەدەستێناوە بۆ کردنەوە لە کوردستان ئەمە بۆ یەکەم جار پیشانی ئێوەی بەڕێزیە ئەوە موافقەتەکەی بانکی ڕافیدەینە بۆ ئامادەیە بۆ کردنەوە لە کوردستانە حکوومەتی هەرێم نەک ڕێگەی نادا ئامادە نیە لەگەڵیان کۆبێتەوە کە ناڵێن پێویستمان بەوەی ئەم بانکە ئەگەر بێت هەموو فەرمانبەرێکە موچەی لەسەر بەغدا بێ لێرەوە ئەتوانێت قەرز بکە ئەوەی فەرمانبەرێکی عێراقی شمولیەکانمەش بیکە. ئەوە کتابەکانە نووسراوەکانی ڕافیدەینە باشە کە لە ساڵی 2018ەوە ئیشی لەسەر کراوە ئامادەیە هەرێمی کوردستان ئامادە نیە لەگەڵیان دانیشێت لەگەڵیان کۆ ببێتەوە. بۆیە ئەبێ ئێمە ئەو بانکە بێنین و ئەژماری بانکی لەلایەن بەغداوە چکە بانکەکە حکومیە بانکەکە دەوڵەتیە لەوێ لەلایەن بەغداوە ئەژماری بانکیان بۆ بکەینەوە بۆ هەموو فەرمانبەرەکان بۆ هەموو موچەخۆرەکان. باشە هەنگاوی چوارەم چییە؟ هەنگاوی چوارەم ئەوانەی بەغدا موچەیان پێدات واتە 753,000 کەسەکە موچەکانیان لەلایەن بەغداوە بۆ ئەخرێتە سەر ئەژمارەکانیان ئەوانەش هەرێم موچەیان پێیات هەر بخرێتە سەر ئەو ئەژمارانە بە هەمان شێوە واتە هەردوو لا پارەی موچەخۆرەکانی خۆیان بخەنە سەر ئەو ئەژماران. دوای ئەوە لە هەنگاوی پێنجەمە لە بەغداوە چاودێری ئەژماری هەموو موچەخۆرەکانەکرێت حسابی بانکی هەموو موچەخۆرەکان مراقبە ئەکرێت چکە بەغدا کردوێتیەوە لە بەغداوە مراقبە بکرێت. لە 30 ڕۆژدا هەر موچەخۆرێک موچەکەی ڕانەکێشاوە ئەو ئەکاونتە لە ئەخرێتە ژێر چاودێریەوە لە ماوەی کەمتر لە 6 ڕۆژدا ئەو ئەکاونتە بە فەیک واتە بە بندیوار یان لە بەغا پێڵە بە فەزایی حسابەکرێت واتە یەکێک فەرمانبەرێک موچەکەی وەرنەگرت کامە گەورەترین کێشەیە بەڕێزان لە کوردستان لە هەندێک شوێن هەیە بە بڕ موچە دابەشەکرێ نەک بە نەفەر واتە ئەمە هی مەجموعەیەکە ئەگەر بوو بە حسابی بانکی هەر کەسێک نەچوو ئەو کەسە بندیوارە ڕاستەقینە نییە و ئەو کاتە حسابەکەی لە ماوەی 6 ڕۆژدا موچەکەی ئەبڕێت. هەی هەردوو لا هەرێم ئەتوانێت ئەوانەی خۆی ببڕێت کە ئەیدات کە خانەنشینی زیادە بێ چاودێری کۆمەڵایەتی زیادە بێ زیندانی سیاسی زیادە بێ
شەهیدی زیادە بێ هەموو ئەوانە توانێت ببڕێت بەغداش فەرمانبەری دەوام ئەوانی کە لە دەوامدان هەرچی زیادە بوو نەهاتبوو لەو مدەیە ئەتوانێت بیبڕێت لە ماوەی 6 ڕۆژدا. دواتر لە هەنگاوی شەشەمە دیوانی چاودێری دارایی عێراق لە ماوەی 90 ڕۆژدا ناوی هەموو ئەو فەرمانبەر ناوی هەموو ئەو فەرمانبەرانە ئەسڕێتەوە کە نەهاتن ئەژمارەکەیان داخرا. لە 6 ڕۆژدا ئەژمارەکەیان داخرێ حسابە بانقیەکەی لە 90 ڕۆژدا حسابە بانقیەکەیان ئەسڕێتەوە ناویشیان ئەسڕێتەوە هەردووکی وە لە لیستان نامێن. لە بەرامبەریشە وەزارەتی دارایی هەرێم هەر لە ماوەی ئەو 90 ڕۆژدەیە هەر کەسێک لەوانەی کە زیادە بوون لە حسابە بانکەکە ناوی ئەسڕێتەوە لە لیستەکە واتە قۆناغی 6 ڕۆژی بۆ ئەوەیە کە لیستەکەی لە ئەژماری بانکیەکان ئەمێنێ قۆناغی 90 ڕۆژیەکەش بۆ ئەوەیە کە ناوی لە لیستەکەیان ئەمێنێ. بەم شێوەیە لیستی موچە پاک ئەبێتەوە و دڵنیابن وەفدی هەرێم لە بەغدای اعترافیان بۆ ئێمە کرد کە ڕێژەیەکی بەرچاو زیادەیان هەیە لەسەر 150,000 کەس کە نازان چۆن تەعاملی لەگەڵا بکەن. بەم ڕێگەیە یەکێکە لە هەرە ڕێگە باشەکان و چارەسەری ئەو حاڵەتان بێ. هەنگاوی ئەخیر ئێوەی بەڕێز ئەزانن ئێمە ساڵانە لە عێراق قانونی بودجەمانەیە قانونی موازنەمان هەیە. لە قانونی موازنەیە لە کۆتایی ساڵی تا کۆتایی ساڵی 2020 ئێمەم ڕێگەیە بەکاربێنین بەڵام لە قانونی بودجەی 2021 بە ڕێکەوتنێکی گشتگیر لە بینی هەرێم و بەغدایە هەموو موچەی موچەخۆران دەگوازێتەوە سەر بەغدا. ئەو کاتە ڕێکەوتنەکە فراوانتر و گشتگیرترە بێ. هیوادارم پرۆژەکە چی پێویستی بە دەستکاری بێ و چ پێویستی بە پاڵپشتی بێ لەلایەن هەمووانە گشتگیریمان بکرێ و ئەم پرۆژەی هەر کەسێکە کە ئەتوانێ یان ئامادەی لە قۆناغی داهاتوو جێبەجێ بکە. ئێستەژمە لە خزمەتی جەنابتانم ئەگەر پرسیارە بس إذا تسمح لي ببراقة ركابي بالعربي بيخلك. اليوم نحن مستمعون الآن لعرض مشروع كيفية تحويل رواتب موظفي إقليم كردستان العراق إلى الحكومة الاتحادية وفقا لاتفاق جديد ووفقا لخطوات مهمة. هذه الخطوات هي 7 خطوات أهمها تتعلق بكيفية فتح الحسابات البنكية عن طريق مصرف حكومي عراقي في إقليم كردستان وكذلك كيفية إجراء نظام أو وضع نظام جديد لتنظيف القائمة الخاصة بالرواتب في ظل وجود الكمية الهائلة من الفضائيين وهذا معروف لدى الكل. ونحن نتمنى من الحكومتين الاتحادية ومن حكومة إقليم كردستان أيضا أن يكونوا مساندين لهذا المشروع. وهذا المشروع مشروع المواطنين ومطلب أساسي لدى المواطنين وكل محاولاتنا في ظل تطبيق المواد الدستورية. لا توجد أي نية لخرق أي مادة دستورية أو لتحديد صلاحيات طرف معين بل بالعكس هذا دعم للحكومتين الإقليم وبغداد. حەزەکەم یەکی زانیاری لەسەرم قسەی ئەم برا بەڕێزەمان بڵێم ڕوون بێلایەوەی بەڕێز هەرێم بەبێ بەغداد ناتوانێت موچە بدات وابزانم ئەمەمان دەیان کە ڕەت باس کردووە و هەرێم ئێستا هیچ ڕێگایەکی تری نییە جگە لە ڕووخان ئەگەر لەگەڵ بەغداد ڕێنەکەوێت بۆ ئێمە هیوادارین و پاڵپشتیشی یەکەین و پێشمان وتون لە هەردوو لا ئەبێ ڕێکەوتن بکرێت لەبەر ئەوە هیچ ڕێگایەک نییە جگە لە ڕێکەوتن لەگەڵ بەغدایە ڕێکەوتنیش لەگەڵ بەغدایە بە دەستکاریکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم نابێ ئێمە لە بەغداد دەنگماندا کە موچەی فەرمانبەرانی عێراق کەم نەکرێتەوە ئەو بەڕێ لە ژێر پێی هەرێمیش دەرهات جارێکی تربی لەوە بکاتەوە موچەی فەرمانبەرانی هەرێم ببڕێت پێویستمان بە بۆیە هەمووتان فشار بکەن پەرلەمانی کوردستانە بێ باشتر و ورتریش بۆ ئەم مەسەلەیە بێتە پێشەوە. بەڵێ بەڵام لە ماوەی داهاتووشدا ئەوان بە ڕێگای تریش لەگەڵ ئەم پرۆژەیە پشتگیری خۆیان دەرەوە.
ئەم پرۆژەیە بە نووسراوی ڕسمیە چێ بۆ هەردوو حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق هەرێمی هەر ئێمە من زانیاری بەڕێزت بم یعنی حکوومەتی عێراقی پێم وانیە یاخود تەسەور ناکەم ناڕازی بێ لەسەر ئەم پرۆژەیە و حکوومەت هەرێمیش ناڕازی بوو ئەتوانێت دوو ڕێگە هەیە یانەوە تا موچە بات خۆی بابی داقی چێکا باسی ڕۆژارێ موچەبا کازانم ناتوانێت هەمووشتان نزانن بە زۆریشمان داقی کردو ناخۆشیش بۆ نەما قسە لەسەر کردووە با بێت بە عملی جێبەجێ بکە ئەگەر ناتوانێت لوازێ بێنەبێ بەم ڕێکەوتنە چارەسەری کێشەی موچەی فەرمانبەران کرێ خەڵکیم کورسانە واچی لە هەموو شتێگەناوە بەس داوای موچە کا بۆ 1,256,000 کەس بۆی 5 میلیۆنەکەی تریش بە ئیسراحەت توانێت لە وڵاتەیە بازار و کار و کاسبێکی بژێتەوە تۆ وەژناکی تر حکومڕانی چی؟ جایمەش مەبەستەکەمان ئەمەیە ئەمانەوێ هەموو خەڵک وەکو مۆزەفێکی عێراقی مستەفید بێ یعنی چی ئێمە لە هەموو شتێکە عێراقی بین لە وەزیرە عێراقین لە بەڕێوەبەری گشتی عێراقین بەخوا لە شتی تریش ینی بچوو بۆ تۆ ئێستا شەڕە لەسەر چایچی شەڕە لەسەر فەرمانبەرێکی ئاسایی کە ئەمە هەمووی شانازی ئەم پیشانە بەڵام ئەمە واقع ئابێ خەڵک بیزان بۆیە با شەڕیش بێ لەسەر موچە بەڕاستی بێ شەڕی گەورە بێ ئەمە هەموو فشارێکەکەین هەر کەسێکیش دەسەڵاتە هێزێکی دەسەڵاتە یان هێزێکی معارەزەیە یان خەڵکێکی ئاسای پشگیریمانەکە ئەوە لەم دەقەیەم پرۆژەی ئەوەی من ڕێگە چارەی ترمان هەمووی تاقی کردوتەوە هیچ ڕێگایەک نییە هەرێم ناتوانێت موچەی فەرمانبەرانی خۆی دابین بکە ئەبێم نانیم خەڵکەش دابین بکرێت نانیم خەڵکەش لە بەقاوەک و ڕوونیشم کردەوە سنووردارکردنی کیان و دەستور و کاکە پارێزگاری لە نەتەوەکەم بەوەیە نانی ئەم خەڵکە دابین بکرێت ئەگینا بەخوا ئەوی تری هەمووی قسەی سەر تەلەڤیزیۆن اجماع من قبل جميع النواب للوقوف في حال عدم قطع رواتب الموظفين في العراق، لكن المبلغ المخصص الى الاقليميه 400 مليار حكومه الاقليم صرفت المبالغ للمال والموظفين الاخرين او المقاولين، يعني دوركم تمكنتم من جعل صندوق كردي في مواجهه هذه التصرفات، يعني المبلغ المخصص لرواتب الموظفين. يمكن تحدثنا عن هذا الموضوع انه ال 400 مليار دينار وين راحت؟ هي بالتالي رواتب للموظفين وليس مبالغ لدفع الديون. المشكله انه الاقليم مديون ل1.25 مليون موظف او اصحاب رواتب. ما يهتم ب1.25 مليون، يجي يهتم ب 10 12 او 11 حسب معلوماتي اصحاب شركات لازم يرجع لهم الديون. هذه مشكله يعني صراحه ابدا. هذا اي مبلغ يجي من بغداد هو مال لدفع الرواتب. حکوومەتی عێراقی ئامادەیە بۆ چارەسەرکردنی کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێم و ئیتر ئەبێ ئەم کێشەیە بە بنەڕەتی چارەسەرکرێ نەک بانگە و مانگ و سێمانگ و نەوتی نارد نەینارد ئەبێ چارەسەرێکی بنەڕەتی بۆ ئەم بابەتە بدۆزرێتەوە. حکوومەتی عێراقی بە تەسەوری من لەسەر ئەم پرۆژەیە لاریەکی نییە. زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز عەزیزتان کێشە.